بەرنامەی شوێن پەنجا ئەم جارە باز لە تاوانی سحر و جادو دەکات. لەم بەرنامەیەش چیرۆکی یەکێک لەو ئافرەتانە دەژێڕینەوە کە کەوتۆتە داوی کەسێک بە ناو ساحیر شێخ جادوگەر. شوێن پەنجا بە شێوەیەکی مەیدانی ورد بە دۆداچوون بۆ ئەم چیرۆکە دەکات، بۆ ئەم تاوانەش دەکات. ئەوەتان نیشان دەدەین ئەم ئافرەتە چۆن هەڵخەڵەتێنراوە لەلایەن ئەو کەسێک کە خۆی کردووە بە شێخ و ساحیر و جادوگەر. هاوکاتیش لە بەرنامەی شوێن پەنجا ئەم فێڵ و تەلەکانەی کە ئەم ساحیر و جادوگەرانە بەکاری دێنین بۆ هەڵخەڵەتانی ئافرەتان نیشان دەدەین. ئەو کەسانەی کە خۆیان دەکەن بە ساحیر بە شێخ هەڵدەستن بە هەڵخەڵەتانی ئافرەتان، ئەمانە ئەو ڤیدیۆ گرتە ڤیدیۆ ئەو بەڵگانی دەکەوتە ژێردەستیان، دواتر لە بەرامبەر ئەو ئافرەتانە بەکاریان دێنن بۆ ئەو مەرامە تایبەتەی کە هەیەە. ئەویش بریتە لە هەڕەشەکردن و بڵاوکردنەوەی وێنە و گرتە و ڤیدیۆکان و وەرگرتنی پارە. بۆیە شوێن پەنجا بە وردی باز لەم تاوانە دەکات و ئەو تەلەکە و فێڵانە دەخاتە ڕوو. ژیانم خۆش نەبوو، ویستم لە پیاوەکەم جیاواز بمەوە. قسەم لەگەڵ ساحیرەی کرد، کەسێک لە ژیانم بۆ گوتی دەتینم و خۆشم دەوێ ناکەم لە ژیانەی بژیم. ڤیدیۆیەکی جوان جوان دووسێ وێنەی جوان جوانیش بگرە لێ گیانەکەم بچێکن هەر ساحیرێکی سحرێ بکەین لە هەر کەسێک لە عائیلەی خۆت کافری بەو قورئانی بۆ سەر محەممەدی دا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم هەر پیا و ئافرەتێک بچێ بۆ لای سحربازێ سحر بکە لە هەر پیا و ئافرەتێک لە هەر کەسێک ئەو کەسە ئەوەی چووە سحرەکەی کردووە کافرە بەو قورئانەی بۆ سەر محەممەدی دابەزیوە صلی الله علیه و سلم چونکە خوا سحری حرام کردووە. ئەو دەڵێ ئەوم لە تەلاقدا، ئەو دەڵێ ئەوم لە پێرساوی ڕشکە، ئەو دەڵێ ئەوم لە پێرساوی شیرینکە، مێردێن بەتەمایە دووژنی بینی لە پێرساوی ڕشکە، داوای یارمەتی لە شەیتانی دەکەیت. قوربان ئەو چاوانت بەم دەستت ناز دەکەم خوا یارمەتیم دەدەوە. لأنكي جوابي بدي ويعم تلفوني لو كي جيت لتنجيبي حجيت لتنجيبي تأثيرت لي دكا إسلامي بخاطر بايو اليوم لذكرتي 4 أصحاب بكرة حتى قالت أدري الله نحو أول بخاطر ذاك البلدة كموا هو ستاندم زرقلت بزانا كوداش أوقف لكت أوشلون أو كني مرافقي أو زبزانم تشيلو الدكاتو ئێمە داوا لێبوردن لە بینەران دەکەین، بینەرانی بەرنامەی شوێن پەنجا بەشێک لە گرتە ڤیدیۆ و ئەو بەڵگانەی لەم بەرنمەیەکە تۆما کراون یان لە بەردەستمانە بەشێکشکە لە دەست هێزەکانی پۆلیسە. ئەم گرتە ڤیدیۆانە ئێمە ناتوانین نیشان بدەین، بڵاوی کەینەوە لەبەر نەشیاویان و نهێنی ئەو کەسەی ئەو ئافرەتەی تووشی ئەم تاوانە بووە و کە تاوانی بەرامبەر ئەنجام درراوە، هەڕەشەی لێکراوە و ئەو کەسەشی خۆی کردووە بە ساحیر کە ئەو کەسە هیچ پەیوەندی بۆ بابەتەشەوە نییە، خۆی تەنها ناوەشی لە خۆی ناوە نازناوەشی ناوە ئیدی خۆی کردووە بە 3 کەس بۆ هەڵخەڵتانی ئەم ئافرەتە. ئەمە بەشێکە لە گرتە ڤیدیۆیەکان. ئەم گرتە ڤیدیۆیان ناتوانین هەمووی نیشان بدەین. بەم شێوەیە ئەو کەسە کە ئەم ئافرەتەی هەڵخەڵتاندووە ئێمە بەشێک لە کارە قێزەونەکانی ئەم تۆمەتبارە و چۆنێتی هەڵخەڵتانی بۆ هاوڵاتیان بۆ بینەران دەخێنە ڕوو، باز دەکەین نیشان دێن بۆ ئەوەی ئەم دیاردەیە ئەم تاوانە ئافرەتان بەتایبەت کە نێچیری ئەو جۆرە کەسانن هۆشیار بن نەکەونە تا دا و تەڵی ئەو بەناو ساحیر و شێخانە بۆ ئەوەی سەلامەت و پارێزراو بن، چونکە ئەمانە بە بیانی ئەوەی کێشەکانیان بۆ چارەسەر دەکەن زۆرجار ئەمە ئەو کێشانەی هەیەە ئافرەتان هەڵدەخۆزنەوە ئەم تۆمەتبارانە، بەم شێوەیە هەڵیان دەخەڵەتێن.
لە شوێنپەنجە چیرۆکی ئافرەتێکی دادخواست کە کەوتۆتە تۆڕی بەناو ساحرێک دەجێڕینەوە. ئەم ئافرەتە تەمەنی 41 ساڵە. ئەو 70,000 دۆلار و 24 مسقال زێڕی داوە بەناو شێخێک تا سحرەکەی بەتاڵ بکات تا بەختی ببێتەوە. دوای چەندین مانگدا هەڵخەڵەتاندن و دۆشینی ئەم ئافرەتە بۆ وەرگرتنی چەندین دەفتەر دۆلار و زێڕ و پارە لەلایەن جادوگەرێکی فەڵباز لە بەرامبەر هێنایەندەی ئاواتەکەی کە هیوایەتی شوکردنە کەچی ژیانی کرد بە دۆزەخ. ئەو ئافرەتە دوای ئەوەی دەکەوێتە تەلەی ئەم تۆمەتبارە دەچێتە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر سکاڵا تۆمار دەکات. دوای وەرگرتنی سکاڵا لە شوێنپەنجە باز لە چۆنیەتی هەڵخەڵەتاندن و هۆکاری پەنابردن بۆ ئەو کەسە دەکات. ئەو نەفەرەی کە لە پێیجی ناسیم بەناوی شێخ تەحسین بوو بە خلالی ساڵێکی نزیکەی 700 دۆلار و لەگەڵ 24 مسقال زێڕی لێ ستاندم بە ناوی دوعا و نوشتە و سوڵتانی پارەکانیش. بدایەتی یعنی تووشی نەخۆشی نەفسی بوو هەلاوچی وەزان نەخۆشیەکەی دەستەمە نەفسی بخۆی. سبلا دکتۆریشی گوتان هیچ عیبی نییە، فحصشتم کرد ئیشعاع شتم کرد لەقم دێشە پشتم دێشە هەست لەگە دوعاشم لێکرایە دەگریان دکتور دەبوو شوێ داخل خێنستانەوە. پاشیان جینێ زەڕاست سبەکن هەندێکم مەلاو ئەوانە مەلای خۆمارە ئەوانە احتیاجی ئاسایەکان گوتان ئەتوو سەر لەسەرە یعنی دەبینەکن شێخەکی بەقوە لا ببەی ئەوەی ئەمەش بێ بپرسم و بێ بکەم هەربێ یعنی ئەوە چێ بەڕێکەوت هەر ئەو پێجەنە پێجڕاکەنەوە ئەوە دوعا و نوشتە ئەو شتانە لە پێیجی ئینستاگرامی هەر ئەوە بەڕێکەوت نەک بیناسم دەبناسیت بەڕێکەوت نامەنە بۆ نرد گوتم ئەوە زعما هەلەیە گوتی ئێ حتى برسي قلت كتسي قلت وقت زاوز نكديا قلت من وقت إزاش قلت كمو حمي أم بوتم بس دميت أول سناتي أو حزق قصاير سر مش كدرم هي قلت إيه وضاي بارك منك زاري بارك السيس قزارمو دامي قلت له أبي له كرسكان دا قلتي عندك بارك زور بينا لقزي ريج قلت دخلنا وشاختي بس دعاء كده سدخينهم بس طابم بس حكون جرمه الكبوة أنا جبتهم إيه نمزل أمالي كسر أمن لازم يعني تشتكى وتشبري ببي أوي بخون أغنى خون أبوه حسن ذكر دعاء شرب نكراه أجنا خون منيا خون من لازم هذا حتى أول لحظة كبقيت ده أزعت موصل ميشخون أنا ميشخون أنا بنيت حتى أول ده بخون بارم نبونات سمى شو عقد أبوه سنزل خون فروش أبوه دادم أنا كم ذاك مستان ذاك مفكري اللي حز دنا أبوه حتى وتصاب موا أم باور بيكت بدل شيء بس برنامج لجاني خو نقسم الكردية نظام شيء ديتم تلفون الكردية يزنا بس بنامه ساقي هبو ساقي ده هاد بدايتي هذا نوع ساق بو بس لا أو ببلغ باري برد لسان داك كلوتي ببلغش كشف البليرة إيش كشف البليرة مثلا أول بلي دبر وقتك طازت كحشت كأمانة بمبلغ ما لما قلت شيء أو لوسيا أو نظام فناك الذكر دي وبتارك الموضوع فناك الذكر دي أو دعانا هموي على حسابي خوي أرهمه هو الدعاء ممكن هم هو ليه هم مقص تلاقي الشكل إيه والله أمنيش قلتم بخواتهم بو أمنتلكهم أما من القدي مطاو لبراجرا مسناتن بمبرم باشترا أو وقتي بيش أي دعك راجرم أفز كموه أمن كم لك نبوه دفترك ندبوه كتربوه هأوبري دم اليوبو بازنكو أقصدك بو أوندبو بس سبرقي أوندبو أولي وش أمرفز كدوا دعاكي كرزم كدوا وزاد بارد داتوا وتارد دموه دعاء قلت بينا دستيتين ناوشاخيا وني بينا دستيتين هر مهانا يتر مهانا سبيكر نخوش مو أمبير مو تمن باشتا صالة أدو كتي خوني حتى لأن قسمك الأول قصك النهاية الأخيرة شو قلتي أمن كتي خون أو تمن كتي خون أدو بابي توما أم بشتم أم حرامنا خوم أمن روجي ودو وتي خوش كمرجع تا زمان هي بارك من هذا روجي قلتي ساقم تايتقي روجي ساقم دعني كردي روجي قلتي كلم ليش نخوشم روج كقولتي جنا كان لقيتونا إيمان جنا نوا أما بارني هنا روج أخيري بس بسطاني حتى أمي هنا أو حدي بس بارني بس دود بسطي دوزا قلتي سطايا دوزا قلتي سطايا أو عنوان جابوا بناوي الشيخي شيخ تحسين أبو خليفة قلتي أتدرو لك أتناتك كوتشي تدرو زني أو درت بيسة من الرشة أم بوجدانم أم باركسنا خوم والحاصل أهرو إيش حتى أخي حسي قرآن الجنات قلتوا دارتي بارمنات
من أخبار من هذا هنزاق في زرقنا هنزاق في زرقة لكبراي شيء دسيقي كأمر قصراسي تندرب بموانا قصراسي سكوا مشكلة يا بومن داخل ما نادان زاني هرواش فرق عندنا بقرف بس ندبر بريمة برا كان أنا زانن بس أخيري لري يعني نفرتشي وتان اتفاقه لقدي يعني ببارك اتفاق لقدي بس بقامش والله أول قلت بيني والله آخر قلتي والله كتي خوم خوال ما خوش بي قلتي والله بارك السلطة طبعا بس أملويتهم أم سكراب السحر أو سحر مثلا باتنو بخشن بس رابط طبعا إيش بتيلتسو إيش خوم هم تيلتسو إيش زواجهم هذا أول فردات تيلتسو أما تسمى لواي أنا إلاسكم لكن أول دم خلاص باخد كدنا والزواج كدنا أول دم لو بدهاتن بس إيش تيلتسو كسراسي أوجبه أنا والله يعني قبل بنتانا فرهاتيا كما تدريش أنا والله أو سواقي بقوم هاو بس أبى في له يسارك كدنا فرق أنا خوش كبهم بس دكتور كأول نبض ساختبهم بدايتي أول شيء دامي قلتي بتزك الدابكة بخنا خواردنت بخو قلتي بخلا وش كي خوش شوي آخري لوش أو دب آوه وش لو رجي يكشمي باش جرجني حتى صار شم قلتي تمرت في الدم في مس بدأ فرتشي هي رفر دورة خكيها بس أمن لو كم كم تو أو تأورنيها تعقتني الزانم وزدكوا لو ده كما حفتا وهجورقة قلت والله من شو دفاري بينهم حتى شو بيحكم من دفاري قلت والله كيف خوته لو منك لو دعي خدك فاري قال ايش خوت ايه والله قلت اودي بينا مش قلت مثل والله السبل هنا يستر شيء في ورقي قلت له خلالي تصار رجي تصار شمي اتورا باري بدا من باري خذوا قروه باري هم ما يزن خدايا يقروا بالشم درني هنايا يقعوا شو بنكريه اي مقتل بنكريه أو أنا مكان معي أنا مكان شايدك أنا مكان رجبت الله أنا مكان يبيد ما مش ما قلنا معه بس باري أنا مكان مجمل يوصل الثلاث بلا أنا كبير شدك بحسابي خوي وساقي بوا يساقي بوا بقول شيء شيخش أو دياز بوا هم شيخ بخوي هم ساقي بخوي حب بخوي طبعا حب بخوي دوای وەرگرتنی سکاڵا لەلایەن پۆلیسی هەولێر لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی هەولێر تیمەکانی پۆلیس دەست بە لێکۆڵینەوە دەکەن. چاودێری جوڵەی تۆمەتبار دەکەن. ناسنامەی تۆمەتبار کە شێخی سحر و جادووە ئاشکرا دەبێت کە خەڵکی شاری سلێمانی خۆی بە سێ دەور نیشانداوە وەک سێ کەس خۆی دەردەخات. هەر خۆی شێخەکە و شۆفێری تەکسی و یاریدەری شێخ بوو. دوای دۆزینەوەی تۆمەتبار لە پلانێکی تۆکمەی هێزەکانی پۆلیس تۆمەتبار دوای ئەوەی دێت بۆ شاری هەولێر بۆ وەرگرتنی پارە لە شاری هەولێر دەستگیر دەکرێت. پەنجا دامپێدانانی تۆمەتباریش بڵاو دەکات. پێیجێکم دانا لە ئینستاگرام 6-7 مانگ پێ ئێستا بە ناوی شێخ جادووەوە ئەم ئافرەتە نامەی بۆ ناردم گوتی من پێشتر لای چەند شێخێک ئیشم کردووە و دەمەوێت بێم بۆلات منیش ئەوەی کە تا ئێستا بۆ ژنە ناردوومە تەنیا یەک دەبە ئاوە ئەویش ئاوێکی ئاسایی نە هیچ نوشتەیەک نە هیچ سیحرێک نە هیچ من هەر لێی نازانم بەخۆ ئیدی ئەو شتانم بۆ دەبەیەک ئاوم بۆ نارد هەموو جار کە مۆزوعەکەی تازە دەکردەوە
ناوی کەسێک شتێ دەکرد ینی چەند جارێک کە هاتووم هەر خۆم بووم بۆ ئێرە ئەو کچە پارەکەی بۆ هێناوم ئیدی هەر جارێ وەکو باسم کرد جارێ دیگو ئەوم دەوێت جارێ دیگو ئەو شتانە مۆزوعەکانی تەنیا ئەو بوو کە من خوێندە بوومەوە لە زۆر بڵاوە شتە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و سیحر و جادو و شتانە هەموو جار دەمگوت بۆن لە ناو شاخداوەم و شاخی ئاسک پارەکەت و یان ئەو شتێکە بۆ دەنێرم و ئیدی ئەوەی منیش ناردم تەنیا دەبە ئاوێ بوو هیچی دیکە نەبوو بەخ ئیدی من بە ناوی سیحر و جادو ویستم فێڵ لەو ئافرەتانە بکەم و کۆمەڵێک پارێ پێ پەیدا بکەم و بەڵێ ڤیدۆم پێ ناردووە یاخود ڕەسم هەندێک جار داوای ئاڵتونم دەکرد زۆر یعنی ڕێژەی زۆر نەبوو بڵم پارەم وەرگرتووە هەبوو بە 50,000 بۆ بە 75,000 بۆ 100,000 بەڵام تەنیا ئەم ژنە بوو کە چەند جارێک دووبارەی کردەوە و کە موعیدم لەگەڵ ئەو ژنە هەبوو پارەی لێ وەربگرم دوای ئەوەی کە گەیشتمە شوێنی موعید لەلایەن بنکەی پۆلیسی هەولێر مرکزی سەروەرانەوە من دەستگیر کرا. نجي بجولتين اتفقنا كربيكو لس أوباري قوتي أول شيء نادي سيوش نادي قرآني قوتي بو قرآني أورو أترزارني أوباري توا بو قرآني قوتي تو رزقاني أو إيش أورو أور قريبا بو قرآني قوتي ودي تستايش رشة أو تستايش رشة بين ماري باش يك ساعة ويني قفلة أقفلة بخد بتوا بزير بتزيايا ورقم بتزيايا باري بني مر بتزيايا في البداية بروجر داني جورج بتزياع كذا متر حمد جاجو كذا نزام بتني ولا كذا نزام بريك تسولكي بارس فايا من زوري بارا موتم اواني صاحب قدم هان مثلا صورا وناستن مش كلام ده كان ورا بخوش باركم بدوا نياز سن باري بجروا اي كم بدوا قلت ايه قلت نا والله قلت من حرام بيتن ام بارم لوتسيا ام لسين قبري ما ام هذا مرم شيخ تحسين اساس بلا خوي الشيخ بس الشيخ جنبو ساختبو على اساس اول كده هتقارن الولد ساكبو بخويبو اشكال بلوك جيرا بهم باركان ليش تنيس كي شج دفتر وبنزا ورقه حفظها ورقه والله يعني حفظ الدفتري بس كم برزي كانش بخوي بهذا عليك من ثلاثه زارك بازنا قبو ديك مداوى باش تصار وتەبێژی پۆلیسی هەولێر باز لە تاوانی سحر و جادو لێپرسینەوەی یاسایی بەرامبەر ئەو کەسانە دەکات. سحر و جادو ئەمە دیاردەیەکی کۆمەڵایەتیە لە کۆمەلگا ئێمە و لە زۆربەی کۆمەلگاکان تربوونی هەیە ئەوانێکەوە ئەم کارانە دەکەن ئەمە لە پێناو بەرژەوەندی شەخسی خۆیان و لە پێناو بەرژەوەندی مادی هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم کارە. ئێمە وەکو پۆلیسی هەولێر جدی کار لەسەر دەکەین چونکە ئەمە دەستەقالبی فێڵکردن لە هاوڵاتیان بەپێی مادەی 456 لە یاسای سزادانی عراقی مامەڵەی لەگەڵ دەکەین. زۆر کەسێ سەردانی ئەمانەی کردووە یان قول لە ڕێگە ئەو پەیجانە کە ئەو عیلاقە و پەیوەندی دروست دەبێ دواتریش وێنەکانیان تۆمارەکەن و هەڕەشەشیان لێ دەکەن بە بڵاوکردنەوەی وێنەکان داوای پاریان لێ دەکەن. ئەمە دەستەقالبی بەکارهێنانی بەخرا بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و هەم فێڵکردن لە هاوڵاتیان و هەڕەشەکردن بەڵێ. ئێمە لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین بە هەموو چینی توێژەکانەوە بە ئافرەتان و بە پیاوانیشەوە بگرێ ئەوەی کە سەردانی ئەمە کردو سکاڵای تۆمارکردیە لە هەموو ئاستەکانن داواکارین لێیان کە هەم تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم خۆیان بە دوور بگرن لەم کاری سحر و جادو چونکە ئەمە کارێکی بێبنەمایە. ئەوانەی کە وەکو باسیشم کرد لە دامپێدانانەکانی خۆیان باسییان کردووە کەمە تەنها لە پێناو بەرژەوەندی مادیە هیچ شتێکی تری لە پشتەوە نییە. ئەمەش بۆتە هۆی تێکدانی شیرازەی خێزان و کۆمەلگا هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەم جۆرە کارانە. ئەفسەری بەرپرس لە بەڕێوەبەرایەتی توندتیژی دژ بە خێزان باز لە کاریگەری ئەم دیاردەی سحر و جادووە لەسەر کێشەی خێزان دەکەن. داوا لە هەموو ئافرەتان دەکەم بۆ ئەوی خێزانێکی بەختەوەر پێک بێنن پێویستە بەلێگەیشتن و دانیشتن لەگەڵ یەک نەک ئەوە پەنا بۆ سحر و جادو بات هەم شیرازەی خێزانەکە تێک دەچێت هەم شیرازەی کۆمەلگا شێک دەچێت یان بۆ نە زۆربەی ئافرەتان هەیە پەنا بۆ سحر و جادو بۆ ئەوەی کە ئەو کەسێکە خۆشیان دەوێت بۆ یەک بن بگرە زیاتر کاریگەری خراپی لەسەر ئەوان لێ دەکەوتەوە لەبەر ئەوەی
شویان نەکردەوە کێشەی کۆمەڵایەتی زۆر دروست دەبێت لەبەر ئەوەی زۆربەی جار سەحربازەکە یاخود ئەوەی کە نوشتە و سەحری بۆ دەکات هەڕەشەی لێ دەکات بەبەوەی کامرە چاودێری داناوەتەوە لە ماڵ هەڕەشەی لێ دەکات ئەگەر ئەو بڕەپارەی نەداتێ ئەوە هەڕەشەی لێ دەکات بڵاو دەکاتەوە ڤیددیۆشتی بڵاو دەکاتەوە لەبەر ئەوەی عائیلەکەی نازانن و بەوەی دەیترسێنێت لە ئەنجامدا ئافرەتەکە مەجبور دەبیت بکەوێتە ژێرباری هەڕەشە و مەترسی ئەوەش کێشەیەکی خێزانی دروست دەکات. سەبار بە بابەتی سەحر و جادوون بابەتێکی زۆر هەستیارە زۆربەی جار ئەو کەسانێکە دێتە لای ئێمە بابەتی سەحر و جادووە کە کاریگەری زۆر خراپی هەم لە ناو خێزان و هەم لە ناو کۆمەڵگا لێبۆتەوە بۆ نمونە جارێک کەیسێک هاتە لای ئێمە سکاڵای لە دژی پیاوێک تۆمار کرد سەبارەت بەوەی کە پارەیەکی زۆری لێداوا کردووە بە بەردەوام پارەی لێداوا کردووە ئەویش ئافرەتەکە هەستاوە بە دزی پیاوەکەی پارەکەی تەسلیمی ئەو پیاوە کردووە سەحربازەکە یەک دەفتەری داوا کرد بوو بە بەردەوام هەڕەشەی ئەوی لێ دەکرد کە ئەگەر هاتوو پارەی زیاتری بۆ نەبات ئەوە تهدیدی دەکرد و ڕسمشتی بڵاو دەکردەوە دیارە کامرە و چاودێری لە ناو ماڵدانا بوو بووە هۆی ئەوەی کە ئەو ئافرەتە لەبارێکی دەرونی دابژیت و ترس و دڵەڕاوچێ تووشی بوونەی دەتوانی بە پیاوەکەشی بڵێ چونکە لەبەر ئەوەی بەدزی پیاوەکەی ئەو پارەی تەسلیمی ئەو سەحربازە کردبوو بۆیە هەموو تاکانی خێزان و هەم کۆمەڵگە ئاگادار دەکەینەوە کە بە هیچ شێوەیەک پەنا نەبات بۆ سەحر و جادوو لەبەر ئەوەی کە شیرازەی خێزان تێک دەدات و هەم شیرازەی کۆمەڵگا شتێک دەدات. پارێزەرێک سزای یاسایی ئەم تاوانە دەخاتە ڕوو. دادگاکان کە کێشەیەکی زۆر لەسەر ئەو بابەتە هەیە بە تایبەتی پرۆسەی تەلاق هەندێک جار ئەو ئافرەتانە پەنایە بەنەبەر ساحێرەکان لە جیاتی ئەوەی پەنای بۆ دادگاکان پەنیان پارێزەرەکان کە ڕاوێژیان پێ بکەن کێشەکان چارەسەرکەن بەڵام کێشەکان قوڵترەکەن وەکەوە ئێستا باوە لەلایەن ساحێرەکان کە هەڕەشەیان لێ ئەکرێ تەسوێڕیان ئەکرێتن بە پارەی زۆر زیاتر کێشەکە قوڵترە بیوەک لەوەی چارەسەر بکرێتن بۆیە داوایان لێ دەکەین لە ئافرەتان لەو شێوازە دوور بکەونەوە پەنای بۆ هیچ ساحێرێک و شوێنێک نەبن کە دوورە لە یاسایەوە پەنای بۆ پارێزەران بن بۆ دادگاکان بن کێشەکان چارەسەر بکەن یەکێک لەوانە ینی هەڕەشەی لێەکە تەسوێر یەکاتن داوای پارەی زیاتری لێکە داوای شتی خراپی لێکە لەو کاتەکە پیاوەکە زانێتی شتەکە لە سۆشیال میدیا بڵاو بوویتەوە زۆرجار کوشتنیشی لە دووبە یعنی ئافرەتەکە خۆی کوشتیە نەکلەوەی تەلاق بدرێتن ینی کە لە تەلاقەکە ترسا کوشتنەکەشی هاتیتە سەر لێە کێشەکەی بە هیچ شێوەیەک ئاسانتر نەبووە لەوەی کە چارەسەری بکرێتن ئامۆژگاری من لۆ ئافرەتان ئەوەیە کە ئەو سێ قەومتمانەی ئەدەنە کەسێکی نەناسراو کە لە یاساش دوورە بدەن ئەو سێ قەومتمانە خۆشەویستی بدەنە پیاوەکانیان بدەنە خێزانەکانیان کێشەکە چارەسەرەبی یان ئەو پارەیە کە سەرفەکەن لەو ساحێرانە بە شتێکی جوان بدەن لەو خێزانەکانیان زیاتر دڵخۆشە بن زیاتر کێشەکانیان چارەسەرەبێت ڕۆژانە چەندین ساحێر دەرگیرەکرێن کە لە یاسا بەپێی مادەی 456 عقوبەکەی 2 ساڵ تا 5 ساڵە دەستخۆشی لە حکوومەت هێرێمیش دەکەین کەەوە دەستگا ئاسایش و ئەمنیەکان ئەو ساحێرانە دەرگیرەکەین هیوادارم هەر بەردەوام بیتن تاوەکو ڕێژەکەی کەمتر بیتەوە.